دوێنێ بشێک یاخۆت خاوەنی کۆمپانیەکانی دەرمان لە شاری سلێمانی گرت بوونەوە ڕایگەیان کە چیتر ئەوان پێداویستی و دەرمان ئەوەی کە ئەمان پەیوەستە بە کۆمپانیەکانەوە دابینی ناکەن بۆ نەخۆشخانە حکومیەکان بە حکومیەوەی ئەوان بڕۆپارێکیان لە لای حکومەت و تا ئێستا پێیان نەدراوە لەسەرم بابەتە من میوانێکم دەبێت کە گفتوگۆی لەگەڵ دەکەم کا بەڕێز محەممەد لەتیفە بەڕێزیان خاوەنی کۆمپانیای دەرمان و ڕاستەخۆ لە ستۆدیۆ میوان من کاک محەممەد زۆر سپاس بۆ ئامادەبوونت بە شوێکی گشتی کێشەکەتان چییە ئێوە؟ ئێمە بە کورتی کێشەکەمان ئەوەیە ئیشمان لەگەڵ حکومت کردووە بەڵام پارە وەرناگرین ینی سادەترین بنەمای کارکردن ئەوەیە من کاڵایەکە فرۆشم لە تۆ تۆش لە بەرامبەر پارەکەم بدەیتەوە ئێمە بەداخەوە لەگەڵ سیستەمێکە ئیشەکەین تۆزێک ئالۆزە وەزارەتی تەندروستی بە سوپاسەوە بەڕێوەبەراتی گشتی تەندروستی بە سوپاسەوە زۆر هاوکارن دوێنێ ژوتم ئێمە وەکو دوو براوین لە ماڵێکە بۆ لە برەوەی وەزارەتی تەندروستی زۆر هاوکارمانە زۆر شەفافانە لە بەڕێوەبەراتی گشتی تەندروستی گرێبەستەکانەکرێ بەڵام کاتێ من ئەمەوا دابین ئەەکەم حەقەکەی من ئەکرێ بە چەکێکەوە چێتە حسابەکەمەوە لە باقۆک و ئەو سیستەمەی لە وڵاتەیە هەیە هەموو کۆمپانیا تەندروستیەکان نە کۆمپانیەکانی دەرمان چکە تەندروستیەکان فراوانترە دەرمانە تاقیگەیە دانا پێداویستی پزیشکیە تەنانەت کارگەکانی دروستکردنی دەرمانە ئەمانە هەمووی لە بانقێکی حکوومەت کۆ بێتەوە بە ناوی بانقی باخانەوە کە ئێمە ڕووین داوای پارە ئەکەین ئەڵێن پارە نییە هەنی ڕەسیدەکەم 10 ملیۆن دیناری لەسرە بەڵام من ناتوانم ئەو پارەیە هیچ شتێکی لێ بکەم ناتوانانی وەری بگری ناتوانم وەریگرم یعنی من یەک پێناسی بۆ ئەبینەوە دەست بە سەراگرتنی سەرمایەیە ئەم قسەی ڕەنگە ڕخنەم لێ بگیرێ بەڵام لە واقع ئەو پێناسەیە هەیە وەکو مەتەڵێکە تۆ بە مناڵی کێڵی ئەنجامەکەی بریتە لەوەی کەمە دەست بە سەراگرتنی سەرمایە بۆچی منێکە نتوانم پارەکەم ڕاکێشم منێکە نتوانم زەریبەی لێبم منێکە نتوانم ینی من کە شت ئەفرۆشمەوە بە حکومت ناتوانم بە چاک زەریبە بم ئەبێ بچم پارەی کاش بەرم لە بازار بیدەم بە زەریبە یعنی ئەم ڕقەمە یعنی چی باشە حکومت دەڵێ چی بانکەکان دەڵێن چی لە کاتێکا کێوا چون ناتوان پارەکەتان وەرگن هۆکارەکەی بۆ چێگەڕێتەوە من جوابی بانکەکان گرنگ نییە لێرە جوابی وەزارەتی دارایی گرنگە سیستەمێکی لە وەزارەتی داراییە بۆ خەرجکردنی پارە وەزارەتی دارایی ئیعازەیە بە بانکی هەرێم بۆ نمونە لە سلێمانی لە هەولێر لەوانە بۆ خەرجکردنی پارە هەموو مانگێک هەموو هەفتەیەک تعلیماتی تازە دەرەچێت منێکە گرێبەستم کردووە کێشەکەمان لە سەرەتەوە ئێمە کێشەکەمانی ئێستا نییە ئێمە دەرەنجامی کۆمەڵێک هەوڵی زۆر زۆرە گەشتوونێتە ئەوەی کە ئێمە کۆبووینەوە چکە ئێمە دەرگا نەماوە لێ نەدەی خۆمان چارەسەرماندانەوە بەڵام گوێگرتن نییە بەرحاڵ کە تۆ ئەڕۆی کاشێک یەتە بازارەوە کاشێک یەتە ناو بانقەکەەوە بەڵام بڕیاردان لەسەر پێدانی ئەو کاشە بەکێ لە لای بەڕێوەبەری بانک نییە ڕۆژانە پەیوەندیان بە بەڕێوەبەری بانکی ناوەندی هەرێمەوەیە لە سلێمانی لە هەولێر بەم شێوەیە ئیعازی ینی ئاخر شت کە لە 25 دەیە بڕیارێک دەرکراوە لە وەزارەتی داراییەوە بۆ بانکی ناوەندی هەرێم ژمارە 488 لە 25 دەیە دەرکراوە ئەڵێ بە هیچ شێوەیەک نابێ هیچ خەرجیەک سەرف کرێت تاوەکو موچە نەدرێت من پرسیارەکەم دوێنێش و ئەمڕۆژ لە وەزارەتی داراییەوەیە ینی بۆ خۆی موچە ڕۆژی لە مانگ بڕیوە مانگێکت ئەو پەڕیسی ڕۆژ سیواک ڕۆژە تۆ موچەکەت 45 ڕۆژ بەردەوام بێ ئەڵێ لە دوای موچە ئەمجا پێشینی بەڕێوەبەرایەتەکان ئەمجا خەرجەکانی تر کە ئێمە بەشێکین لە خەرجەکانی تر باش ئێمە خستۆتە گێژایەکە و کە قەت کۆتایی نەیە چکە هەموو 25 مانگێک وەزارەتی تەندروستی معاش وەرەگرێ وەکو یەکەم وەزارەت تۆ لە 45 ڕۆژە یەک خولی موچە تاوەکەی ئەی ئەوانەی تر ینی تۆ لەوەدا ئێوە موچەکە وەرناگرن ئەو بڕپارێک ئێمە ئەولویاتی حکومت دابشکردنی موچەیە ئەنجا پێشینی دایرەکانە چکە ینی تەنانەت نەسری دایرەکانیش ڕاگیرێت تاوەکو موچە نەدرێت نەسری دایرەش نییە لە دوای ئەوانە گەشتێک مایە ئەنجا بۆ ئێمە پرسیارەکە لەوایە حکومەتی هەرێمی کوردستان وەزارەتی دارایی تۆ خۆت نازانی بە 45 ڕۆژ معاشە درێ تۆ مانگەکەت 30 ڕۆژە یا 31 ڕۆژە ئەم قەراری تۆ چۆن جێبەجێ ئەکرێ ینی بۆ خۆت قەناعەت نییە ئەم بڕیارە جێبەجێ بکرێ باشە کاک محەممەد وەزارەتی دارایی ئێوە پەیامتان گەیاندوتە وەزیری دارایی لەسەرم بابەتە ئەو ئەڵێ چی بۆچی کێشەکەتان بۆ چارەسەر ناکە خۆی کێشەکە هەر پەیوەندی بێوەنێ لێسادەوە تا پەیوەندی بە هەموو تەواوی خەڵکی سلێمانیەوە ئەو نەخۆشایی لە سلێمانیا هەن من هاتووم لەسەر بەشی کێشەی خۆم قسە بکەم بەڵام هاوڵاتێکی ئەم وڵاتم ئەگە پرسیارم لێ بکە ئەم کێشەیە بۆچی وایە ئێمە تەنیا دەرەنجامن ینی ئەمە
هۆکارێکە ئەمە وەکو مایکێکی نەخۆشیی گەورەیە. ئێمە ئەگەر تەنها پژمەی وەزعکە بین لە ناخەوە کارەساتی گەورەترە سەبەبەکەش دیارە. سەبەبەوەیە کە تۆ کاش نییە لە لای حکوومەت. هەموو مانگێک حکوومەت تووشی ئیفلاسی کاش ئەبێت. ئیفلاسی کاش چییە؟ ڕەسیدی هەیە بەڵام هەرچی پارەی کاشی هەچێتە لای خەڵک. ینی تا ئێستا حکوومەتی هەرێمبیری لەوە نەکردوێتەوە معاشی خەڵک بە کاش نامێنێت. ینی تۆ ئێران بۆ بە کارتی زیرەک ئەمە واکە کاش بەردەوام هەبێ لە بازارە بەڵام تۆ هەرچی پارێکەتە بوو هەموو مانگێک ئەم مۆزەف وەریگرت و بردیەوە لە ماڵەوە خەزنی کرد لە بانقا نەبێت تۆ هەموو مانگی تووشی ئیفلاسی کاش ئەبی نەک بڵێن ئیفلاسی ڕەسید. ئەتر ئەم کێشەیە بەردەوامە لەبەرەوەی ئەوان ناتوانن کاش دابین بکەن بۆ ڕایکردنی ئوموری دەوڵەت. ئێمە دنیایەک پێشنیارمان یعنی من چەند جارێ لەگەڵ کاک عەبدوڕەحمان وەکو بەڕێوەبەری بانکی ناودی هەرێم دنیایەک ئۆپشنمان خستۆتە بەرامبەریان و تومانە کاکە ئێوە ئەو داهاتەی ئێوە هەتانە بە دۆلار لەبری ئەوەی لە بازار وردکرێتەوە بە نرخی بازار بمانەنێ بەڵام بەو چەکانی کە ئێمە هەمان دوجار تۆ ئەگەر دینار بدەی من ئیشم بە دینار نییە دوجاری کەمەوە بە دۆلار و شتی پێ ئەکڕم. هیچ وەڵامێک نییە کە ینی ئێمە پێشنیارەکەین ئێمە ڕخنە ئەگرین ئێمە هاوارەکەین بەڵام کەس نییە ئێمە بە چەند جارێکی تریش پێشتر هەمان ناڕزایەتیتان دەربڕێهی ئەم جارەتان ڕەنگە زۆر تونتر بوو بێ لە جارەکانی دیکە. عەرب مەسەلەیەکی هەیەڵێ شەڕ البەلیەتی ما یوضحک بڕیارێک دەرکراوە کاتی خۆی لە بەڕێوەبەرایەتیەکی هەولێرەوە دواجاکراوە بۆ ئەمریکی وەزاری بۆەوەی کە بە بیانووی گلدانەوەی نەختینە بە مەبەستی گلدانەوەی نەختینە جا بەڕێوەبەرایەتێک هەیە بەناوی ئاسانکاریەوە نازانم ئاسانکاریەکەش چییە بە بیانووی گلدانەوەی نەختینە بڕیاریان ناوە شایستە دارایەکانی کۆمپانیەکانی دەرمان کە لای ئەوان تەنیا دەرمان نییە هەموو کۆمپانیا پزیشکیەکانە بکرێتە 102 لە مانگێکە. ئێمە کێشەیەکی زۆر گەورەمان هەبوو ڕخنەمانگرت مانمانگرت بە سوپاسەوە بەڕێوەبەراتی گشتی تەندروستی زۆر هەوڵیاننا تاوەکو بۆ ئێمەیان کرد بە 120 بۆ هەولێریش کرا بە 105 بەڵام 120ەکە جێبەجێ نەکراوەکو خۆی چکە وەکو پێم وتی لە 25 دە بڕیارێک دەرچۆ بە ڕاگرتنی هەموو جۆرە خەرجیەک تۆش ئەگەر پارەیەکت نەبێ ئەنی ئێمە وەکو سیارێکمان هەیە بەنزینیتیانە ئێمە ئیشەکەمان بە پارەیە کە حکوومەت پارەی نەیە بە من ناتوانم هاوردە بکەم ماوات هاوردە بکەم کە نەمتوانی ماوات هاوردەکەم ئاسۆی داهاتوم لێ ڕوون نەبوو ناتوانم گرێبەست لەگەڵ بەڕێوەبەراتی تەندروستی بکەم بەو شێوەیە. باشە کاک محەممەد دەمەوێت بزانم کوێ و کۆمپانیانی کە دەرمان دابینەکەن بۆ سلێمانی و دەوروبەری سلێمانی چونکە کێشەکە و بابەتەکە تەنها پەیوەندی بە ناوخۆی سلێمانیەوە نیە پێڵێت دەروی سلێمانی و ڕاپەڕین و هەڵە بجۆ ئەوانیش دەکرێتەوە کوێ ئەو کۆمپانیانە چنێکن کە ئەم دەرمانانە دابینەکەن بۆ ئەم سنوورە و کۆی ئەم کۆمپانیانە بەجارێک ئەممانگرتیان گرتویان بەشێکی کەمیانە. مەسەلە بەشی کەم و زۆر نییە کۆمپانیا لە سنووری سلێمانێت و کۆمپانیات هەیە لە بەغایە فەرعی لە سلێمانی کۆمپانیات هەیە لە هەولێر فەرعی لە سلێمانی من ناتوانم ڕقمێکی تحدیدت پێ بڵێم بەڵام سەرجەمی کۆمپانیەکان هەمومان هەر کەسێک کە کۆمپانیا دانێ هەر کەسێک دوکانێک دانێ بۆ خێردایانێ بۆ کەسابەت دایانێ هیچ کەسێک نییە بتوانێت پارەیەکی دەستکەوێت لە هیچ بانقێکی کوردستانەوە بێ ئەوەی بەم پرۆسیجەری ئێمە بەم معاناتەی ئێمەیان نەڕوە یعنی هەمومان لێک معاناتین هەمووشمان ئێمە نوێنەری کۆمپانیەکانی ئێمە ڕاستە ئێمە کە خۆپشاندانەکەمان کرد کەمێک بووین بەڵام ئێمە نوێنەرەکان بووین زیاتر چەند کۆمپانیا بوون ئێمە ڕقەمەکە تهدید نییە کۆمپانیا چەنە بەڵام ئەگەر پێم بڵی چەند کۆمپانیا هەیە لە سلێمانیا پێ دەڵێم 200 کۆمپانیا هەیە لە سلێمانیا پێم بڵی چەند کۆمپانیا لەگەڵ حکوومەت عقدی هەیە ئەڵم نزیکی 50 کۆمپانیا عقدی هەیە چونکە دەیان کۆمپانیا ئێوە دەنگی هەمووی بوو دەنگی هەموویەتی چونکە منیش و ئەویش هەمومان بۆ پارەی ئیشەکەیانی ئەمە شتێک نییە من بیکەم و تۆ نەیکەیان ئیشەکە خۆی وایە چونکە کێشەکەش لەوایە ئێمە وەکو وەزارەتی پەروەردە سێرکراین وەکو نانی ببوورە وەزارەتی تەندروستی وەکو وەزارەتی پەروەردە سێرکراوە لەلایەن حکوومەتەوە بەڵام تێناگەن لەوەی لە هەموو دنیاە هەرچی جونگەیەکی وەزارەتی تەندروستی هەیە هەرچی جونگەیەک هەیە لە نەخۆشخانەکانی هەر وڵاتێکە کۆمپانیا ئیبابەڕێوە چونکە تەنیا ستافی هەیە تدریب بکات ینی تۆ کە عملیاتێک ئەکەیت ستافێک تدریب بکرێت لەسەرەوەی ئەو کەرستانە بەکاربێنرێ وەزارەتی تەندروستی خۆی و کەرستانە بەکار ناهێنێ هاوردەی ناکە لە هیچ وڵاتێکە شتیوانە وەکو ڕقیبە کۆمپانیەکان ئەیهێنی ینی ئێمە کە پێم وتی ئێمە دوو براین لە یەک ماڵە ئیشەکەین ئێمە وەکو کەرتی تایبەتی تەندروستی زایدن کەرتی گشتی تەندروستی کە وەزارەت و بەڕێوەبەراتی گشتی تەندروستی و هەموو سێکتەرەکانی سەر بە وەزارەتی تەندروستی ئێمە
ینی 150 کارەکانیان ئەگەر زیاتر نەبێ ئێمە وەکو کۆمپانیا پزیشکیەکان لەسەر ئێمەیە. باشە بگومان هەر گرتبوونەوەی هەر ناڕزایەتیەکە کرێ بە تایبەتی ئەگەر لە سێکتەرێکی گرنگا بێ زۆر جە لایەنە پەیوەندیدارەکان دێنە سەرخەت دێنە ناو گرتبوونەوەکە دێنێ ئەوان هاتنە ناو گرتبوونەوەکە چیان بە ئێوەوت ئێوە دوا پەیامتان بۆ ئەوان چی بوو؟ لایەنی پەیوەندیدار یعنی من ڕۆشتوم بە دوای ئەم ئیشەیەک و یەکێک لە نوێنەرەکان ئێمە ئیشەکانمان لەگەڵ وەزارەتی تەندروستیە. ئەگەر ڕۆژێ لە ڕۆژان من عەقدم لەگەڵ وەزارەتی تەندروستی هەبوو بێ بەبێ هیچ هۆکارێک چەکی بۆ نەکرد بێتم و پرۆسەکەی خۆم کۆتایی نەهێنابێ لەگەڵ ئەوە ئەتوانم ڕخنە لە وەزارەتی تەندروستی بکەم. بەڵام لەبەرەوەی من کارەکەم لەگەڵ وەزارەتی تەندروستیە وەکو ئەنجامدانی کار، بەڵام وەرگرتنی حەقی هیلاکیەکەم خراوەتە ژێر دەسەڵاتی وەزارەتی داراییەوە، چونکە بانک سەر بە حکوومەتی هەرێمە و سەر بە وەزارەتی دارایی لە حکوومەتی هەرێم. خۆ بەڵێ سەر بە وەزارەتی دارایی. من هیچ کێشەیەکم لەگەڵ بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی نییە، زۆریش هاوکارمان بوون. ئێمە ئیشەکانمان بە تەواوی لەگەڵ ئەوانەکەن، بەڵام ئەوان چەکێکیان بە ئێمە کە چەکەکەی بەداخەوە ناڵێن بێڕەسیدە، بەڵام بەکار ناهێنرێت. ینی شتێکی لەگەڵ برادران باسێکم ئەڵم ساغێکەنەوە ئێمە سوالکەری دەوڵەمەنیان دەوڵەمەنی سوالکەرین، چونکە تۆ حەقی خۆتە لە دنیای نیە ڕەسیدەکەت پارەی تیابێت نەتوانی وەریگری. ئەنی نازانم هەموو حاڵەتێ بێ پێناسێکی بۆ دروست کرێ، بەڵام تا ئێستا یەکلا نەبووەتەوە. ئەمانەوە ئەکەن ینی کەرتی تەندروستی داڕمێت. تۆ لە وڵاتێکی پڕخێر و بەرەکەتی وەکو نەوتە هاوڵاتێکی ئەگەر خوێندن و ئەگەر چارەسەری تەندروستی بەخۆڕایی نەبێت ئیتر ئەو ستافەی وڵاتە بەڕێوە بنیانی چ ئەهەمیەتێکیان هەیە، بەڕاستی کارەساتەکە گەورەیە. باشە کاک محەممەد حەسە بۆ دۆداچوونی من کردم و خۆشتان پێما بە باستان کرد لە چاوپێککەوتنەکانی ترە پێما بە قیس ئەم پارەی دەدەن بە ئێوە ئەم بابەتی قیستە چییە؟ چۆن نتوانن پارەکە بە قیس وەربگرن؟ بە ڕێژەی لە سەدا چەندەیە بە چەند قیس تەواو بێ؟ با من بۆ دڕۆنکەمەوە. بڵێ ئەو گرێبەستانی لە 2019 کراون عادەتەن گرێبەستی وەزارەتی بەڕێوەبەرایەتی تەندروستی، چونکە لە شەو ڕۆژێکە دروست ناکرێت کاتی پێچی ئەمڕۆ دەسەکرێ بە گرێبەست ڕەنگە لە 19 گرێبەست بکرێت تەنفیزەکەیەوە 21ەوە بەو شێوەیە لە 20ەوە عفو. ئەو گرێبەستانی لە 19 کراون چوونەتە 2020ەوە بە کاملی پارەی وەرگیراوە. ئەگەرچی هەندێک کێشە هەیە 2014 تاوەکو هەژدە هەندێک کۆمپانیای تا ئێستا ماوێنە ئەوانە تێکەڵ ئەمە ناکرێت. بەڵام ئەو گرێبەستەی لە 2020 کاری لەسەر کراوە پارەکانی وەرگیراوە. لە ئێمە لە 20 گرێبەستمان کە کۆتایی 20 هاتە ساڵی 2021ەوە بۆ تەنفیز. لە مانگی حوتی 2021 ئەو بڕیارە دەرچوو کە شایستە دارایەکانی کۆمپانیەکان بکرێتە 102. ئێمە شەڕی خۆمان کە ڕەخنەمان کرد لە نەتیجە بە هاوکاری هەموو لایە بەسپاسەوە بۆ هەموو لایەکە ڕۆژێک لە ڕۆژان بە هەڵوێستێکی بچووکیش هاوکاری کرد بێتین. ئێمە ئەو 102مان کرد بە 120. 102کە بۆ هەولێریش کرایە 105 بە هەوڵی سلێمانی. ئەمە قەرزێکە لەسرم کاک عەبدوڕەحمان بەسپاسەوە هەوڵەکە لە لای ئەوە بۆ بەڕاستی کاک عەبدوڕەحمانی بەڕێوەبەری گشتی بانکی ناوەندی هەرێم. 120کە چەند مانگێک بە نیوە ناچەڵ ئەدرا 120 ئەوانی کە کەمیان هەبوو ئەوەی کە 50 میلیۆنی هەبوو ئەوی کە 100 میلیۆنی هەبوو 120کەی وەرەگرت. بەڵام ئەو کۆمپانیانەی کە ڕقەمی گەورەیان هەیە سەقەکانیان گەورەیە عەقدەکانیان گەورەیە هیچ کاتێ 110یان وەرنەگرتووە. بۆ نمونە کۆمپانیەکان ئەوانی کە لەگەڵ خستەخانەی هیوا ئیشەکەن یان ئەوانی کە عەقدی دەرمانی سەرەتانیان هەیە عەدەدەکەیشیان کەم بێ ڕقەمەکەیان زۆر گەورەیە، چونکە تۆ چارەسەرێکی سەرەتانی یەکسان نییە، نرخی چارەسەرێکی سەرەتانی یەکسان نییە بە حەبێکی پاراستۆڵ، چونکە زۆر فەرقەکانی زۆرە، ڕقەمیان زۆرە لە ملیارایە. ئەو ملیارانە هیچ کاتێک 120یان وەرنەگرێت 10یان وەرنەگرێت، چونکە کاش نییە. مشکلی ئەمان ئەوەیە کە کاش نییە. کارەساتەکە لەوەیە ینی لە سنووقی سەرەتانیش پارە نادرێت. ینی تۆ خەڵکێکەیە خێرەکە بۆ سنووقی سەرەتانی تۆ پارێکە لێزایکەی بە خێر 100 دلارەکەی بە خێر من بە 100 دلار مەوا دەدەم بە خستخانەی هیوا پارێ ئەو 100 دلاری تۆ شەبرێ کرێتە معاش. کێشەکە لەوەیە دەستبردن بۆ هەموو پارەیەک لە پێناوی دابینکردنی موچەیە. ئەمە ینی ئەمە کارەساتەکە لەمەیە. تۆ هەموو مانگێک وەکو پێموتی تووشی ئیفلاسی کاش ئەبێت حکومەت ڕەسیدە هەیە ڕقم هەیە، بەڵام هەموو کاشەکان هەموو مانگێک سفر ئەبێتەوە، چونکە هەمووی تەوزیع ئەکرێت بە دەلالەتی ئەوەی کە بۆ هیچ پرۆژێکی تر تۆ ناتوانانی هیچ شتێ بکەیت لەبەرەوەی پارەی کاش نییە. ناشیانەوێت گوێ لە چارەسەر بگرن. بەڕاستی من بۆ خۆم نەگەشتومەتە لای وەزیری دارایی، بەڵام
گەشتومەتە لای کاک عەبدوڕەحمان و چەند جارێکیش دانیشتوین لەگەڵیانە ینی دنیاک هەوڵمان داوە لەگەڵیان پێمان وتون ئەو دۆلاری پارەی نەوتەکەیەتەوە پێویست ناکە بگۆڕدرێتەوە پێویستەکە بێت ئێمە هەر بە دۆلاری پێمان بفرۆشن چکە دوجار من دینارەکە لە تۆ وەرەگرم تۆ دۆلارێک یەتە بانقەوە ئەیکەی بە دینار ئەیکەی بە موچە دوایی ئەگەر لێمەوە ئەی بە من من بە دۆلارەکە لێت وەرەگرم من ئەمەوێ چکە منیش دیسانە بێ بچمەوە بازار ئەو چەکەی هەر هی خۆتە بەڵام بە هیچ شێوەیەک هیچ جۆرە ینی هیچ جۆرە ئیسیجابەیەکیان نییە بۆ ئەو شتانە. باشە ئەم ماڵۆستەی ئێوە کە ئەمانگرتنەکان گرتووە تا ئێستا جۆرێک لە جۆرەکان مەترسی دروست نەکرۆ بە تەندروستی نەخۆشی چونکە من هاوڵاتێک پێم وابێ چەند هاوڵاتێکیش گوێویستی بووم کە نەخۆشی بۆ مرە گوتچیلیانیان یەکێک لە ئەندامە هەناویەکانیان هەیە کە جۆرێک لە جۆرەکان ناڕەحەتی بۆ تەندروستیان دروست کردووە و بە دەر لەوەیش بۆچی تەنها نەخۆشخانە حکومیەکانی گرتوتەوە ئێوە گرێبەستان لەگەڵ نەخۆشخانە تایبەتەکاندا جیاوازە؟ هەموو بڕیارێک کاریگەریەکی هەیە بە ئەرێنی یان نەرێنی ئەگەر نەرێنی بێت هەندێک بڕیار هەیە کاریگەریەکی لاوەکی هەیە و کۆتاییەت بەس هەندێک بڕیار هەیە حاڵەتێک دروستەکە پێوترێت دۆمینۆ ئیفێکت کاریگەری دۆمینۆ ئەوەیە تۆ بڕیاری پارێنی بە کۆمپانیای کۆمپانیای تەندروستی بڕیارەیە کە گرێبەست نەکە کە بڕیاریە گرێبەستی نەکرد ئۆتۆماتیکیانە هەموو سەپلای مەواد دەرمان پێداویستی پزیشکی و تاقیگەری کۆمپلێت ئەوەی کە تۆ پێوترێت وەزارەتی تەندروستی تۆ ئەچیتە هەر خەستەخانەیە هەر جۆنگێکی و خەستخانەیە ببینە کۆمەڵی کۆمپانیای ئیشی لەگەڵاکەن هەمووی وەستێ کە تۆ کەرتی گشتی وەستا تاوە هاوڵاتی ئیتری هیچ شتێکی نابێت من دوێنێ لە کەناڵێکی تر دکتۆر هێرش باسی ئەوەی کردوتی ئێمە تاوەکو سەریمان ئەتوانین بڕکەین دوای ئاڵای سپی هەڵاکین مەجبورین هەموو خەستخانەکان ڕاگرین تەنیا بەشی فریاکەوتن و ئەوانش بە پێداویستێکی زۆر کەم بەرین بڕێەوە ئەمە کارە ساتە ینی تۆ مرۆڤێک بێنە پێشای خۆت خۆی هیلاکەکە کە بڕیار بە تۆزێک بەحەسێتەوەڵێ با دەستێک بێنم بە خۆمە پارێ لە تەندروستی خۆما سەرف بکەم ئەی باشە تۆ مرۆڤێک لە ناو وڵاتێک ئەو هەموو داهاتە هەیە تۆ تەندروستیەکەی ئیهمال بکەی ئیتر ئەو مرۆڤ چێن نرخێکی هەیە بەڕاستی یانی ئەمە کارە ساتە من تەسەوەڕەکەم تێنەگەیشتنە لەو کارە ساتی ئەو بڕیاری ینی ئەو بڕیارە ئەو کارە ساتە دروستەکە ئەمان نازانن کاریگەری ئەو بڕیاریان چەندێک خەتەرە. باشە کاک محەممەد دیارە من کاتی بەرنامەکەم نەما بەڵام پێم خۆشە بە حکمی جنابەت لە بەرنامەکەیت پەیامی خۆت و تەواوی ئەو کۆمپانیانی دەرمان کە لە ئێستادا ئەمانگرتنتان کردووە پەیامی خۆت گەر بگەیەنی بەلایەنە پەیوەندیدارەکان. من داواکاریم لە وەزارەتی دارایی ئەوەیە شایستەی کۆمپانیا پزیشکیەکان دەرکرێت لە گێژاوی موچە چونکە ئەوەی کە من گەشتومەتە یەقین لەگەڵ ئێمەوەکو گێژایەکە کە قەت کۆتایی نایەت تێبگەن لەوەی کە تەندروستی خەڵک زۆر گرنگترە لە موچە و هیوادارم کارێک بکەن پێداویستەکانی ڕۆژانی خەڵک لە هەر بوارێکا بێت هەوڵێکی بۆ بدەن کارێک بکەن کە دیسان و تووشیان قەیرانانە نەبێت چکە ئێمە لە وڵاتەکان بەردەوام لە قەیراناژین هیوادارین شایستەکانی ئێمە نەک هەر سەرف کرێ کارێک بکرێ میکانیزمێدانرێ هیچ کێشەیەکی تر لە وڵاتەیە بە شێوەیەکی تر دروست نەبێتەوە. هیوادارم وەزارەتی دارایی تێبگەن لەوەی کە پشتگوێخستنی کۆمپانیا تەندروستیەکان داڕمانی کە تەندروستی و زەرری هاوڵاتیە. بەڵێ کاک محەممەد خۆشحاڵ بووم کە لەم تۆری بەرنامەکەمانە میوانمان بووی زۆر سپاس بۆ بەڕێز محەممەد لەتیف کە بەڕێزیان خاوەنی کۆمپانیای دەرمان بوون و ڕاستەوخۆ لە ئەستۆدیۆ میوانمان بوون خۆشەویستان سپاس و ئێوەش کە تا ئێستا بینەرمان.